کەواتە بایستا گفتوگۆ لەبارەی گرنگی بە پارێزگابوونی هەڵەبجە بکەین لەگەڵ دکتۆرە شواق جاف کە ئەندامی پێشووتری پەرلەمانی عێراق و ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دیموکراتی کوردستانە. دکتۆرە شواق زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان لە سلێمانیەوە. بۆچی پرۆژە یاسای بە پارێزگابوونی هەڵەبجە هێندە دواکەوت؟ بەڵێ سڵاو لە جەنابەت و بینەرانی کەی 24 طبعا دواکەوت چونکە حکوومەتی ئەتیحادی و هەروەهاش کتلە سیاسیەکان دەتوانین دقیقتر کتلە سیاسیەکان لە ناو پەرلەمان نەیانویست هەڵەبجە بێتە پارێزگا بۆ چەند هۆکارێک. یەکێک لەو هۆکارانە طبعا یاسای مەجلیسی ئەتیحادمان هەیە. لەو یاسایە دەبێت هەر پارێزگایەک نوێنەری هەیە. ڕاستە ڕەشنووسەکەی دوو جار هاتە پەرلەمان و خلافێک لەسەر بوو، بەڵام لە یەکێک لە ڕەشنووسەکان بۆ هەر پارێزگایەک 4 نوێنەر دەبێت، کەواتە بۆ هەڵەبجەش ئەگەر پارێزگا بێت 4 نوێنەری ئەبێت. ئەو کاتە هەرێمی ینی ژمارەی ئەندامانی مەجلیسی ئەتیحاد کە نوێنەراتی هەرێمی کوردستان زیاتر دەبێت. و جەنابەتیش دەزانی کە مەجلیسی ئەتیحاد دامەزراوەیەک کە مافی هەرێمەکان دەپارێزێت بەڕاستی، جگەل ئەوەی کە داوامان کردووە کە مافی ڤیتۆیشی هەبێت لەسەر ئەو یاسانە کە پێشێلکردنی مافی هەرێمەکان دەکات. نوێنەراتی پارێزگاکان ژمارەکەیشیان داوامان کرد کە زیاد بکرێت. بۆیە گرنگی پارێزگابوونی هەڵەبجە یەکێک لە گرنگیەکانی ئەوەیە کە تۆ 4 ئەندامێکی نوێنەراتی پارێزگای هەڵەبجە دەکەن لەو مەجلیس ئیتیحادە. ئەوە یەک. دووش جەنابەت دەزانی لە ناو یاسای بودجەی دەوڵەتی عێراقیە بەشێکی تایە کە پێی دەوترێت تەنمیەت الئەقالیم، پەرەپێدانی پارێزگاکانە. هەرچەند لە 2015 هەڵەبجە بە ناوی پارێزگا هاتووە و بودجەیەکی زۆر کەم تەحدید کرابوو ئەو کاتە، بەڵام خودی خۆی ئەمە ئاعترافە، یعنی ئاعترافێکی تەشریعی بوو بەڕاستی دوای ئەو هەوڵدانەی کە ئێمە لە خودی دووهەم هەوڵماندا و هەروەهاش دوای ئەوەی کە پەرلەمانی کوردستان لە 2015 طبعا یاسای ئیدارەی پارێزگای هەڵەبجەی تەشریع کرد. ئەوە ئاعترافێکە کەواتە دەبێت لە یاسای بودجەی دەوڵەتی عێراقیە پارێزگای هەڵەبجە مافی پەرەپێدانی پارێزگاکایە و جەنابەت دەزانی و هەموو خەڵکی کوردستان دەزانین گرنگی ئەو بودجەیە بۆ پەرەپێدانی پارێزگاکان چەند گرنگە. زۆر باشە. ئەمە خاڵێکی ترە، بەڵام بەداخەوە بەڵێ ببوورە خۆت پێشتر ئەندامی پەرلەمانی عێراق بووی، ئەگەر پرۆژە یاساکە ئەمڕۆ دەنگی پێویستی بەدەست نەهێنا چی بەسەر دێت؟ ئایا ئەم پرۆژە یاسایە کۆتایی دێت؟ طبعا من باسی دەستوری بۆ جەنابەت و خەڵکی کوردستان دەکەم، یعنی بەشە دەستوریەکەی. بە پێی دەستوری عێراقی مادەی 141مان هەیە، دەڵێت هەر بریارێک لە هەرێمی کوردستان لە ساڵی 1902 و دواتر ئەمە نافذ المەفعولە، نافذە، جێبەجێ دەکرێت و ئلغائش نابێت. هەڵەبجەش بۆتە پارێزگا لە دانیشتنی ژمارە 11 بۆ ساڵی 1999 پەرلەمانی کوردستانە. هەڵەبجەی کرد بە پارێزگا. ئۆکەی؟ و بە پێی دەستوری عێراقی کە نابێت ئلغاء بکرێت، چونکە تۆ یەکەم شت ئەمە بریاری پەرلەمانی کوردستانە و مادەی 141 دەڵێت نافذ المەفعول، کەواتە ئلغاء نابێت. ئەوە یەک. دووش خاڵێک کە زۆر گرنگە، ئەمە دەسەڵاتی حەسری نییە. بە تایبەتی هەڵەبجە بەشێک لە هەرێمی کوردستانە، یعنی ناوچە کوردستانیەکان لە دەرەوەی هەرێم نییە. ئەو لایەنەکە دژی پارێزگابوونی هەڵەبجە بە سیاسی دژایەتی بوونی هەڵەبجە دەکەن، بۆ چونکە ئەو ناوچانەی کە مەشمولن بە مادەی 140 دەیانەوەی بیکەن بە پارێزگا، لە حاڵەتێک تۆ دەستور ئەو مافەیان پێ نادات، بۆ چونکە مەشمولن بە مادەی 140 تا مادەی 140 تەواو نابێت، ناتوانرێت ئەم ناوچانەکە خۆیان دەیخەنە یەکسەر لەگەڵ پارێزگابوونی هەڵەبجە بکرێت بە پارێزگا. ئەمە دەبێت واضح بێت. بۆیە هەڵەبجە خودی خۆی پارێزگایە بە بەڵگەشەوە. 2018 طبعا ئەوە 2015 لە ناو یاسای
بوجەی دەوڵەتی عێراقی کە پەرلەمانی عێراق دەنگی لەسەرداوە ئەترافێکی تەشریعی هاتووە چونکە خودی خۆی باش دەزانن کە بە پێی دەستوری عێراقی هەڵەبجە پارێزگایە بۆیە نووسراوە لمحافظة حەلەبچە. ئەوە یەک. دووش وەزارەتی ناوخۆی عێراق مخاطبەی پارێزگای کردووە لە ڕێگەی وەزارەتی ناوخۆ لە 2018 مخاطبەی فەرمانگەی یعنی دائیرەکانی جنسیە، پاسپۆرت، بنکەی زانیاری و هەروەهاش تاپلۆی سەیارە کەواتە هەمووی ئەمە دانپێدانی تەنفیزی حکومی بە هەڵەبجە بە پارێزگایە، بەڵام بەداخەوە بە حکمی ئەوەی کە بە شێوەیەکی سیاسی دەیانەوێ ئەو ناوچانەکە بۆیان نییە ببن بە پارێزگا ڕەبتی ئەکەن بەو بابەتە. طبعا ئەمەشنە حەقیقی گەورەیە و پێشەلکارێکی دەستوری گەورەیە، بۆیە تا ئێستا دەنگیان لەسەر باشە ئەگەر پەسەندیان کردەوە. بەڵام دکتۆر ئەگەر پەسەندیان کرد پرۆژە یاساکە قۆناغی دواتری چی دەبێت؟ ئەگەر هەیە بربەستی دیکەی بۆ دروست بکەن؟ نەخێر، چونکە وەکو ئاماژەم پێکرد تۆ بە شێوەیەکی تەشریعی ئەوان لە 2015 ئەترافیان پێکردووە، ڕاستە دواتر تەراجعیان کردووە پەرەپێدانی بۆ پارێزگا هەڵەبجەیان دانەنا و بەڵام فەرمانگەکان هەمووی کراوان بەڕاستی و بە نووسراوی فەرمی وەزارەتی ناوخۆی عێراقا پاسپۆرتە، جنسیە، مرکزی معلوماتە، تاوپلۆی سەیارەیە، بەڵام ئەوەی کە دەبێت دواتر دەبێت ئەم یاسایە جێبەجێ بکرێت و نافذ المەفعول دەبێت و ئەو کاتە جارێکی تر هەڵەبجە بە لەناو بودجەی دەوڵەتی عێراقی و هەروەهاش ئەو مافەی دەبێت. ئەمە طبعا نمونەی ئەو مافانێکە بۆ پارێزگای هەڵەبجە دەدەن، دوو نمونە بەس ئاگینا مافێکی زۆری دەبێت پارێزگای هەڵەبجە، نمونەی ئەو پەرەپێدانی پارێزگاکانم هێنا بۆ جەنابەت و هەروەهاش نوێنەراتی هەڵەبجە لە مەجلیسی ئیتیحادی داهاتوو. ئەمە دوو نمونەیەکی کە مافی پارێزگاکانە و زۆرش مافی هەیە. طبعا کاتەکە کەمە بۆیە ناتوانم هەمووی ئاماژەی پێ بکەم. زۆر سپاس دەکەم دکتۆرە شواق جاف، ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق و ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دیموکراتی کوردستان. دەستخۆش.